دوای ژەنڕاڵی پاییزەوە دەبوو بیر لەوە بکەمەوە شتێ بنووسم کە تێپەڕینی تیا بێت، شتێکی تازە بێت، هەر جوینەوەی شتەکانی ڕابردوو نەبێت. داد بخوا ئەبم نەهێڵێ بمرم، تا خامم ژانم ئەهۆنێتەوە، وەکو چۆن ساڵان بە تاڵی سپی یادی لە قژمە ئەنووسێتەوە. ئێوارەیە و تاوێکی تر گۆڕەکەی ئەگرمە باوەش. تۆ خۆتم لێ مەشارەوە، ئەترسم دڵ ببێتە پارچێک سەهۆڵ بەدەم کزەی ئێوارەوە. من هاواری ملیۆن داری بەرڕەشەبای لە پەلکەوتوو هەڵوەریوم، من زایەڵەی ملیۆن مەلی لانە ڕووخاو تەریوم. منم ژەنڕاڵی پاییز، منی هەرگیز ئۆقرە نەدی و ژەنەراڵم، ژەنەراڵی هەزارەها داری ڕووت و ملیارەها گەڵای وەری و منم ژەنەراڵی پاییز، کاسکێتەکەی سرم هەورە و ئەستێرەکانی سەر شانم چەنگەڵایە بە ڕەنگی زی و پاڵتۆی برم کزەبایە و شمشێرەکەم لقی درەختێکی ڕزی و منم ژەنەراڵی پاییز، درەختی ڕووت ئەم نازناوەی خەڵات کردم، منیش نازناوی شەهیدم دا بە گەڵای هەڵوەری و کردمە تاکە ئازیزم، لە یەک ساتە خۆم کۆرپەی گەڵا ڕێزان و هەر خۆشم باوشی پاییزم. من ناوم محەممەد عومەر عوسمان، لە گەڕەکی دەرگەزێن نزیک خانەقای مەولانە خالیل لەدایک بووم. ئەو زەمەنەش دیارە زەمانێک بوو ئەرز و ئاسمانی فەرقە لەگەڵ ئێستا، بۆ هاوڕێتی و بۆ خزم دۆستی و بۆ یارمەتیدانی یەکتر و بۆ بە خەمی بە یەکترەوە بوون، بۆ خەیاڵە ڕەنجینانە و هەرچەند ماڵەکان هەموو یەک ژوور بوو، خێزانێک لە ژوورێکە ئاژیا. بەڵام هەستمە کرد هەست دەکرد تۆ لە کاروانسەرایەکە ئاژیت، لەبەرەوەی خۆشەویستی باڵی کێشا بوو بەسەر خزم و دۆست و کەس و دراوسەکان و هەر هەمومانە. کە تۆ هاتیت و مناڵ بوومەوە دەمە و ئێواران مەلی سەرنجم لە داوی تیشی زەردە دەئاڵێ، خۆرم لێ ئەبێ بە تۆپێکی سوور یان پرتەقاڵێ، بە دایکم ئەڵێم ئەچمە سەرلووتکە و ئەیگرمە باوەش، خۆرە هێنمە ژوورەکەمەوە شرامان ناوێ شەوی تارۆڵەش. زۆر جار شەوان پارچەی شوشە بریسکاوەتەوە بڵین لە سەربانێکی ئەو لامانەوە، بە خەیاڵی خۆم بە خەیاڵی فراوانی مناڵی وامزانی و ئەستێرێ کەوتۆتە خوارەوە، چوم زام هەڵی گرمە و پارچە شوشە بری قەیارەکە. ئێواران کە خۆر لە ئاوا بوونا بە وامزانیوە گەر پەیژەیەکم پێبێ و لە شاخەکەەوە سەرکەومە توانم چمە ناو خۆرەوە. لەو ماڵە قوڕینەیە ژووریانەمانە ژیان زۆر خۆش بوو. ڕەنگە یەکەم کتێبێ خوێنبێتمەوە لە چواری سەرەتاییەوە تا مەزروی شیعر و ئەدەبیات بووم و زۆر جار هەنێک کتێبمان بۆ ها بۆ مەکتەب ئەو شعرانەی کە بۆ مناڵانە نووسران و لە چواری پیداییە ئەوەنگە تا مەزروی کتێب بووم. ڕۆژێشان کتێب کابراایەکی دەستجێڕە بوو لە شقامی کاوە، کتێبێ فرۆش کتێبی کۆنە، کتێبێکی دانابوو ئەمیر ئەرسەلان بە شیعر، کاتوا بزانام لە چواری پیداییە بوو، چواری سەرەتایە بوو، بەرگەکانیشی لێ بۆ چەند پەڕێکی لێ بوو بۆ وتمەوە بە چەندوتی بە 75 فلس. چوومە ماڵەوە زۆر گریام بۆی 75 فلسم بەنێو کتێبی پێ بکڕم، ئیتر 50 فلسیان نامێ. چوومە وەلای کابرای کتێبفرۆش، وازان بینیشی چاوم سوور بوو ئەومان، وتم بە 50 فلس نابێت کتێبەکەی یامێ. دانیشتم گر بەدەستەوە لە ماڵەوە بۆمە خوێندنەوە.
ئەم شارە زۆر بچووکە بۆ ئێمە بەر سەرا و ماڵەوەی. سوپایەک لەشکرێکی بێکار لەو ساحەیە لەو مەیدانە دانیشێت، لەشکرێک پڕە لە دوو دڵی، لەشکرێک پڕە لە چاوەڕوانی، لەشکرێک لە بینی ڕەشببینی و ناومێدیە. لە وڵاتێکە ئاژین کۆمەڵێک لە خۆشییا بژی و کۆمەڵی بەلای هەرە زۆرینی خەڵکی وڵاتە وێران بوو بێ. تۆ خۆتم لێمە شارەوە ئەترسم دڵ ببێتە پارچەیەک سۆڵ بەدەم گزەی ئێوارەوە. تۆ خۆتم لێمە شارەوە من لەگەڵای زەردی پاییز زۆر بێنەوە و غەریبترم لە کزەبا تەزیوترم. تۆ خۆتم لێمە شارەوە بیتە بە زەردەی ڕوانینەکانت هەڵمت لە بەفری دڵ مەڵسان و منت خستە شوێن ساماڵی جانت. تۆ خۆتم لێمە شارەوە بڕوانە پەڵاوەرەکان گەرچی نەدیدن گەرچی نەناسیا و دەست ئەنێنە دەست لە نیشتمانی ئاوارەییدا ئەبن بە ڕێژنەی بارانێکی خست. تۆ خۆتم لێمە شارەوە ئەترسم دڵ ببێتە پارچەیەک سۆڵ بەدەم کزەی ئێوارەوە. هەروەکو ڕۆتەباوی لە شعری کوردیا باو بوو، ئەو کاتە شعری حەماسی و شعری ڕاستەوخۆ و مباشر و جملەی سادە و ئەمانە کەوتمە نووسین. بەرهەمێکی زۆرم نووسی، نزیکەی 3 دیوانم نووسی. دوجار زانیم ئەمە هیچ دەنگی تایبەتی خۆم نییە و هەمووینی دەور و بەرەوهی ئەم لایە و ئەو لایە ئەوانەوە بوو هەرسێ دیوانەکەم سووتان بەشدەی کەشقاردا. کاتێ لە غوربەتە لە ساڵی 85 چوون بۆ ڕقابەی گشتی لە بەغا، هەمووی مۆری قەدەغەکردنیان لێ قەدەغە کرا مەمروع کرا و دوجار بۆی برادرێکەوە کەسێکم دۆزیەوە کە ئەو شعرانم لە ڕقابە بۆ دەرکات و هیچی لێلا نەبن. بەڕاستی زۆر زەحمەتم لەگەڵ چاپیەکەما کێشا ئەوە بوو. دوجار نیوەی ئەو چاپەشم کرد بە هەدیە بۆ خەڵک و ڕەفیق و برادر، نیوەشی بەشێکی زۆریشی کەسێک لێ وەرگتم بیفرۆشێتەوە دوای پارەکەی خوارد و ڕۆی و ئەوەم لەبیر ناچێتەوە کە من قەرزار بووم لەسەر چاپیەکەمی لە غوربەتە. من دوو خوشکمێ ئەوێ یەشیان نیشتمانی ناوە بازنەکانی دەستی بۆ فرۆشتم بازنە هەڵتوونەکانی تا بتوانم کە سوپاسیەکەم لێرەوە تا بتوانم قەرزی ئەو کتێبەی لێوەمەوە. ئەو کاتێک کە حەمە عومەر وەکو لاوێک دەرکەوت لە ڕێی ئەو دیوانەوە شعری کوردی تووشی نەوعێک لە قەتیزمان هاتبوو. یعنی دەتوانم بڵێم لە 75 بەدواوە شعری کوردی زۆر بەدەگمەن شعری جوانمان لێ هەڵەکەوت. ئەمە چاپێکەوتنێک بوو لە هەشتاکان ئازا عەبدولواحید بە عەرەبی لەگەڵا کردوم. ئەمە باس ئەو کاتە باسیەوە کاکە من دەنگێکی مژدەبەخشم و بەرە ئەوواڕم. ئەو کاتە حەمە عومەر یەکێ بوو لەو شاعرانی کە زۆر دژایەتی ئەکرا و چوەکو گەنجێک کە شعری ئەنووسی، چۆکو کەسێکیش کە دیارە هەندێک ممارەسەی ژیانی تایبەتی خۆی هەبوو، شەمرەیەکی تایبەتی خۆی هەبوو کە خەڵق پێی هەرز نەدەکرا، بۆیە ئەیانویست تێکەڵی کەن. منیش بەڕاستی کە ویستم لەسەر حەمە عومەر بنووسم لەبەر دوو مەبەست بوو. مەبەستێکیان ئەوە بوو کە ویستم وەکو دەنجێکی تایبەتمەند و جیاواز لە دەنگەکانی تر بهێنمە پێشەوە و سەرنجی خەڵکی بۆ ڕابکێشم، خوێنەری کوردی بۆ ڕابکێشم و لەلایەکی تریش بۆ خودی حەمە عومەر عوسمان ئەمیست بڵێم حەمە عومەر تۆ کەسێکی توانات هەیە بەهرەت هەیە داهێنەریت. دەشێت زۆر کەس منی خۆش نەوێت بەڵام خەڵزانێکی زۆریش منیان خۆشەوێت. ئەوانەی کە بیدایەتی دژایەتیان کردوم دوای بینیومەتەوە هاتوون بە شعرەکانی میان ینی خوێنەوەتەوە لە بەریان کردووە لە بەرگەوە بۆ بەرێک. من یوسفم یعقوبیشم نیوەم لە بنی بیرایە و نیوە مەگری. کوانی ئۆقرا کوانی ئارام کراسی یوسف بۆ یعقوب یعقوبێکی ژێر هەرس و ملوێ نێزام. ئەو شاعرانی کە لە هەفتاوە دەستیان پێکرد بوو کە پێیان دەوترێنەوەی هەفتاکان هەر لە کاک شێرکۆ بێکەسەوە تا عەبدوڵڵا پەشێ و تا هەموو حەلەتی فەڵمەت و هەموو ئەو شاعرانە بە تایبەتی هەندێکیان پێیان وابوو کە شعری کوردی لەسەر دەستی ئەوان ئیتر قفڵ بوو. کاک شێرکۆ لێرەدا دەڵێ ژەنەراڵ پاییزی شاعری خۆشەویست کاکە محەممەد مەڕ عوسمان بوو بە ژەنەراڵێکی زیندوی نێو شعری کوردی
دیارە ژەنەراڵێک لە ئاونگ و گەڵای پاییز و غەریبی خەیاڵێکی ناسکتر و تەنەکتر لە پەردەی سپی ناوهێلکە و شپرزەتریش لە بینی ئاو غوربەتێک لە ناو ماڵی خۆت و لە نیشتمانەکەتە هەموو ئەمانە دنیای شعری کاک محەممەد عومەر عوسمانی قوڵقانووە محەممەد عومەر عوسمان بە پەڕەی دڵ نووسیوێت یان بە پێڵوو یان بە کزەی غوربەت هەر لەبەرەوەی شعرەکانی شعری لە ڕۆحەوە بۆ ڕۆحنەبی ناسنەوە ئەم نووسینە شێرکۆبێکەس لە 25 دوانزەی 2007 نووسیوێتی. ڕینێشار شاعرێکی فەڕەنسیە لە دێڕە شعرێکی ئاڵێ لە ڕەشبینەکان ترسن چونکە ئەوان بە بیلبلەی چاوی خۆیان ئەوە ئەبینت ئەو شتێک کە لێ ترسان دوجارە بێ بە حەقیقەت. بەڕاستی ئومێدەوارم ئەو خەڵکە زیاتر لەوەش بار و ژیان و گوزەرانی بەرەو وێرانبوون نەڕوات. شعری حەمە عومەر شعرێکە زیاتر گەڕانە بە دوا لایەنە تراژیکەکانی بوونە، زیاتر گەڕانە بە دوا لایەنە کارە سادبارەکەی ئینسانی کووردا لەو و بە تایبەتیش نەوەی ئێمە کە نەوەیەک بووبووین بە خۆراکی دەست جەنگێک هەسمانە کرد جەنگێکی نەبراوەیە جەنگی عێراق ئێران بەر لە جەنگ دیم هەتا بڵێ ئافرەتێکی نورانی بوو ئەفسوس دوای جەنگ بینیمەوە ناوداتری سۆزانی بوو. ئەریش ماریا ڕیمارکەڵی ئەوانەی لە جەنگان نەکوژراون دوای جەنگی شەر بە کوژراو یا بە مردوو حسابەکرێن. من بووم لەگەڵ زریانی بیرچوونەوەدا کەوتمە جەنگ و زۆر گەڵام دەرهێنا لە چنگ. من بووم شەوی گەڵاکانم خستە ژێر باڵی تریفە و ورشەی گزنگ. منم ژەناڵی لە ڕاستیە ئێمە بە درێژایی مێژووی ئەدەبی کوردی پاییز مۆتیڤی زەقی دیاری شاعرانی هەورامی بووە. بێسارانی، مەولەوی، خانای قوبادی، دواتریش لە ئەدەبیاتی نوێیە گۆرانێکێک کە لەوانەی کۆمەڵی گوێنەی زۆر جوانی هەیە بۆ پاییز. لە دوای ئەویشەوە شێرکۆبێکەس. لە ڕاستیە ئەو پاییزەی کە حەمە عومەر هەیەی مۆتیڤێکە لە ناو بازنەیەکی زۆر زۆر فراوانە ئەخولێتەوە. ئەم مۆتیڤە هیچ وەختێ لە شوێنی خۆیان تێر نابێت. بۆ نمونە لە سەرەتای دیوانەکەیە ئەڵێ پاییز بۆ من نیشتیمانە. دوایی وردە وردە لە دیوانەکەیە بەری ئەکەویتەوە ئەڵێ پاییز باوکە من ڕۆڵەکەیم. دوایی لە شوێنێکی ترا ئەم دەورە دیسان ئەگۆڕێتەوە. یاری ئەکا بە مۆتیڤی پاییز. لە ئاخر ترۆ بکە ئەڵێ من جەنەراڵی پاییزم. لە ڕاستیە وێنەیەکی سوریالی بۆ کێشێت. من لە ڕاستیا سەرەتاوێ نەمە کێشا پێش ئەوەی قیاڵی شعر نووسین یا خەیاڵی چیرۆک نووسین لەسەرما بێت. ئەو کاتە دەستپەنجێکی باشمە بوو بەڕاستی بۆ وێنەی کێشار. بەڵام ئەوە بووتر هات بەسەر دیان شیعر و چیرۆک و لێکۆڵینەوە ئەو شتانە. ئێسش چەند تابلۆیەکم کێشاوە جارجار هەر ئیشێکەکە بیانی حەزەکەم پیشاندان بم. ئەمەم ناو نابوو دیمەنێکی ئەنفال ژنێکی تەنیا بە مناڵەکەیەوە کۆمەڵ ڕەنگەکانی تر ڕەنگی ڕەش و ڕەنگی سووری تۆخۆوانە. ئەمە بە کۆلات شێوێکیان کردم بێتاقەت بووم ناوە ماڵی قەلە ڕەشەکان. قەلە ڕەش هەمیشە حەزی بەشتی بریسکەیار و زۆرە شتانەیە. ئەوەنەی کاک محەممەد بناسم لە باگراونی سەقافی و شعری ئەوە کۆمەڵێ شاعیر هەن متاسیرە پێی. بۆ نمونە مەحوی یەکێکە لەوانە لە ئەدەبی کوردیە. خەیام ئەوە بیرۆکەی مۆزۆی ئەو بێهودی وینەی کە کاک محەممەد خەیاممان هەیە. ینی ئەوانەی تیا بینمەوە وەکو خوێندنەوەم بۆ شارەکانی بۆیە ئەوانە ماڵبژار وەنەوزە حافزی شیرازی. ئەنجا دواتر من ماڵی کاک محەممەد بینیوە تا لە شتەکانە هەنێ شوێنی ئەوم بینیوە و خۆشم تقریبان لەو نەوەیەم کە لە ژوورێکی وایە فەروەردە بووی. بۆ نمونە ژوورێک تاقی تیا بووە ڕسمی
بەعام کافرۆژ لە ماڵەکانە هەبووە. جەنراڵی پاییز زۆر کەسێکی جوانە لای من هەر ئەوە ژوای لێ کرد کە من هەڵسم بە دروستکردنی پەیکەرێک بۆ ئەو ساڵی 2011 بوو پەیکەرێکم بۆ دروست کرد لە پارکی ئازادی دامانناوە لە ناوباخی پەیکەرە. بەرگم کزە بە دەستکێشم زقم کوختیشم گەڵای وەری وە فەرشی سەرباری دڵی کەیلی مچڕکەم زۆر شکۆمەندم بە شانشینی پاییز و عەرشی خوا چۆن تاجی ئاڵتونی سرم کە ڕستێ گەڵای هەتاوی ڕەنگە فڕێ بدەمە بەر پێی بەهارێ کە لەزگەیەکی سەوزی بەرینە بۆ داپۆشینی زام و برینی ئەم سەرزەمینە. حەما عومەر عوسمان ئازاری خۆی خۆشەوێت هەر لە ڕوانگەی ئەم ئازارەشەوەیە پاییز ئەکا بە مۆتیڤێکی دیار بۆ هەموو شعرەکانی کەواتە ئەم ئازارەی ئەم ئازارێک نییە وا بەستەی شتێکی کاتی پچکۆلە بێ ئەگەر ئێمە بمانێت تەنها بچووکی بکەینەوە بە جێهێشتنی خانمێک یان ئازاردانی کۆمەڵگا یان هەرێکە لەم شتانە ئازاری حەما عومەر عوسمان ئازارێکی گەورەترە. محکومین بە تووڕێی ئەوانەیانەوێت چەقۆش لێن و تووڕە نەبیت ئەوانیانەوێت دانێت ببڕن و تووڕە نەبیت ئەوانیانەوێت ڕاپۆرت لێوێن و تووڕە نەبیت ئەوانیانەوێت دوژمنایەتی بکەن دوژمنایەتیش لەسەر چی؟ لەسەر ئەوەی تۆ شیعری جوانە نووسیت لەسەر ئەوەی خەڵکە خۆشەوێت لەسەر ئەوەی کە پشتت کردوەتە پارە و سەرۆت و سامان و خۆشەویستی خەڵکەکە هەڵبژاردو. ئێمە لە ڕۆژگارێکەوە هاتین محکومین بە تووڕێی چونکە هەمیشە لە جیاتی ئێمە بیریان کردوێتەوە لە جیاتی ئێمە شەڕیان کردووە لە جیاتی ئێمە ئاشتیان کردووە بە ناوی ئێمە و هەموو شتێکیان کردووە و زۆربەی کاتی سیرەکەی لە هەڵسوکەوتی سیاسەتی کوردی ئابینی جەماوە لە دەروی ئەو هاوکێشەیە. بستێک نەماوە تۆ بە پاشی تیا بژیت شوێنێک نەماوە تۆ بڕیت احتیفاڵەکەم دەبێت لە یاری خۆمەوە یا بێ لەگەڵ حیزب بابیت یاد وەکو سیاسەتێکی ستالینیانە ئەو لە ئەوانی لەگەڵیانە نبی تۆ ئەخەنە بەری دوژمنەوە تۆ هەمیشە لە بەری دوژمنیت هەر حیزبێکی کوردستان بگیت حەدی وەسەڵ نەماوە کاتێکیش کە تۆ سەر بەلایەنی چاویت حتمما دوژمنی لە چاوی لایەنەکەیترەوە. حیزبی بوون بۆ شاعیر و نووسەر و هونەرمەند خۆبچووکردنەوەیە چونکە بەدەر لەوەی کە تۆ دەبێت پێم وا وەک شاعیرێکی نەتەوایەتی بیرکەمەوە تۆ منتەمیوی بۆ ئینسانێت بۆ مرۆڤ دۆستی و بۆ ئینسانێت نەک بیت خۆ بچووکەیتەوە لە چوارچەوی پێڕۆ پرۆگرامی حیزبێکە. ژیانی ئینسان خۆی تۆ کە کاتێکی هەژێت لە ژیانێکی زۆر بەڕوانیش بژی بێزگە لە نەخۆشی دەرەچەکان بێزگە لەوەی معاڕەزی بۆ کۆمەڵی نەخۆشی کۆمەڵە سەڵەمات بۆیە هەمیشە لەبەردەم کارەساتیت هیچ کارەساتی و لە بچمە گولەت کوژی و دنیای شعروان لێکات زیاتر هەست بە ئینسان بوون بکەی زیاتر هەستن ناسک بێ بەرامبەر دەور و بەرەکات بەرامبەر چڵی جیا بەرامبەر شتی تر بەرامبەر هەموو شتە جوانانی کە لە چواردەوتن لێرەوەی نامبوونی تۆ دەست پێکات تۆ نامووی لە ماڵەکەی خۆتا لە ناو کەسوکاری خۆتا لە ناو هاوڕەکانی خۆتا لە گەڕەکەی خۆتە لێرەوەی شتەکان بارێکی تر و تعبیرێکی وەرەگرن و خەڵکی تر کەڵغانی تر ناتوانن لە دەرەوەی وەسمونی تۆن ناتوان ئاش نابن بۆ مرۆڤ دۆستیە بۆ هەستە شاراوە ناسکەکانی تۆ بۆ ئینسانبوونی تۆ. دایکی من دایکێکی میرەبانە سووراب دێڕە شعرێکی ئەڵێ من دایکێکم هەیە لە گەڵای درەخت میرەبانترە هەمیش نەڵێن دایکی خۆمە تاخوا حەسکار میرەبانە وەسە تەندروستی تاوە نییە شڵا چاکی شەبێتەوە چایخانەی شعب جاران چایخانەیەکی جوان بوو مە کۆمەڵی برادەرکە پێکەوە کۆ بووینەوە بۆیە لەسەر ئاسێکی بەرز بتوانێت ناقەشە بکەیت و بچیتە باسی کتێبێ بکەی باسی دیوانێ بکەی باسی ڕۆمانێ بکەی
و بەرامبەرەکەش بای ئەوە سەقافەتی پێبوو ڕۆشنبیری پێبوو کە تۆ لەگەڵا دانیشی و قسە بکەی بەڵام تۆ ئێستا ئەچیتە چایخانەی شعب بەدەر لەوەی کە سەری ژیراوە ئاسمانی لێوە دیار نییە گوێ لە دەنگی باڵندەیەک نییە ئەچیتە ناو چڕە دووکەڵێک و تەقەی پولی دۆمینە و دیوارەکانیش لە خەم زیاتر هیچ نایەنە بەرچاوی تۆ لەبەرەوەی بۆ بە مەزارگایەک زۆربەی وێنێ و هاوڕیانە تەبینیتەوە کە بە دیوارە کۆچی دوایان کردو و بە دیوارەکەەوە هەڵواسراون و ئەوانیش کە ئەم زروف و بار و دۆخە مەسەلەن وای لێکردن ژیانێکی ئاسوودەیان نەبێت ژیانێکی خۆشیان نەبێت. زۆر نووسین مەرج نییە بۆ ئینسان زۆر نووسین ئینسان ناکا بە شاعیر مامۆستا گۆران هەڵێ بنووسە بپرسە مەترسە چەندی ڕشیانی جوانێ بەسە من هەمیشە ئێستا بێژ بەدەر لەو دیوانەشتی ترم زۆر نووسیوە ڕێیەکەی هەڵێ نووسینی کۆپلەیەک شعری جوان بە مانا شیعر بێت باشتر لەوەی تۆ دە دیوان شعری عادی بنووسیت. ئای چەندە مەیلم لە گریانێکە دڵ و جەرگمی تیا بچێتەوە تەنیام و تەنیا کەس نییە باوەش بۆ ئازاری من بگرێتەوە لە تاو تەنایی دوێنێ نیوە شەو چوم سەجێکی مات و گرمە باوەش چاوانی هەتوت گەڵای پاییزە ئەوی ژێ هێشتم تف لە بەختی ڕەش غوربەتێکەیە لە ناخی خۆتایە کڕێتەوە بۆ پرسیارە بێ وەڵامانی کە مرۆڤ هەمیشەیە کە ئەوەکو ئەوەی ئەڵێ بۆ لەدایک بووم بۆ ئەمرم من لە شووە هاتووم بۆ شوەچم هیچ وەڵامێکیشی دەست ناکەوێت کۆمەڵی پرسیار هەن لە ناخی ئینسانە کە هەمیشە و پرسیارانە هەتایە ئەزەلین و تەنیا دەکەن و تەنیاییش خۆی شتێکی ئەزەلیە بە مەعنا فەلسەفەکەی لە مەیخانە ئەو دەسڕەی هەردەم تەڕبووی ئەشتی وەکو بارانم بوو ئەو دەسڕەی ئاشنای چاوی غەمتێزاوی شەوی ئێستا و جارانم بوو ساتی هەستام لە بیرچوونی وەقرەی لە گیانم بڕی بوو ئەفسوس ساتێک گەڕامەوە مەیجێڕەکە سەر مێزەکەی پێسڕی بوو.